کاتژمێر نزیکی دوی شەوە و لە گومرگی سەوزۆمیوە ژیانکردن زۆر ئاسایە. من هاتوومە تا گومرگی سەوزۆمیوێ هەولێر دەمەوێت چەند هاوڵاتیەک لێرە بدوێنم بزانم لەگەڵ دروستبوونی ئەم دۆخە لێرە ژیانکردن چۆنە. با بڕۆین. کاکەماندوو نەبن. کاکەماندوو نەبن سڵاوت لێبێ. چۆنی؟ باشیت؟ چاوجانم خێری بێ. لەگەڵ دروستبوونی ئەو دۆخە ژیانکردن لە گومرگ چۆنە؟ هیچ لە گۆڕێ بابا هیچ چەو ئاسایی هیچ لە گۆڕێ نیە. هیچ لە گۆڕێ شەر باشە بی شەر خۆڵک نەمەنێ بابا هیچ لە گۆڕێ نیە. احتیاجە. باشە تا چەند بەقاڵەکان یاخود هاوڵاتیان دێنە گومرگ بۆ کردنی؟ بەخوای بە معاش بێ معاشەکە هیچ لە گۆڕێ نیە. نا وەڵای بێ شەڕ هیچ لە گۆڕێ نیە بابا. ئەو شەڕە کاریگەری نەکردوێت؟ نەخێر برام ژیان ئاسایی و هیچ لە گۆڕێ نیە بابا. لێستا هیچ بەقاڵێک لێرە هەیە قسەی لەگەڵ بکەین؟ بەقا ناوەست ئەو بەقارەوە بەقارە هەموو ڕژێتە گومرجی. بەڵێ. هەم بەقارنەوەنە ئەو دەڵێیان پرسا. هەموو ڕژە شە خۆی دەکردە سۆ و کابرا ژیان ئەوالەیە. باش ڕبی خۆشتەکە نەمەنێ بابا. بەڵێ. نابا هیچ لە گۆڕێ نیە. دەبێ بزانم ئەو کەلوپەلانەی لە ئێران دێن یاخود ئەو سەوزۆمیوانە لە وڵاتی ئێرانەوە دێن تا چەند نرخیان گران بووە یاخود کەم بووە؟ هیچ هەمووش خۆ هیچ گران نەبووە. گران نەبووە. ناوەڵ. نابا ڕاز نییە قسانە. ڕاز نییە. نابا هەمووش خۆتی. دواتر هەمووش خۆمانەیە. هەرمی خۆمانێ ڕسقانە. زۆر باشە دەست خۆش بێتن. ئازیژان سڵاوت لێبێ باشی ماندووش نەبی بۆ شەو درەنگە هاتوویشت بکڕیت. ئێرە چەند ڕۆژێکە لەگەڵ دروستبوونی ئەو شەڕ و کێشێ با بڵێن هیچ گۆڕانکاری بەسەدا هاتوویان گومرجی و لێر وەک خۆیەتی؟ بەنسبەت کوردستان وابزان هیچ کێشەیە نییە بەس وەکو بڵێ ترسێک لە خەرگ ئێواران ئەو ئەخبارە گوێ لێگرێ بەڕاستەکەی ئەخبارەکانیان خۆش نیە هی ئیسرائیل و ئێرانی. باشە دەبێت بزانم ژیانکردن لێرە ئاساییە؟ ئاسایە هیچ لە گۆڕێنی هیچ تەبە هیچ وەکو پێشترە تا ئێستا هیچ ئەلحەمدولیلا کێشەیە نەبووە لێرە. باشە مادەم پێم بڵێ وەکو بەقالێک ئەو خواردنانەی لە ئێرانەوە دێن یاخود سەوزۆمیوانە نرخیان گرانتر بووە یان گۆڕانکاری بەسەداتیە؟ ئەوەندەی من ئاگام لەبێ وابزانم بەنسبەت حدود ئەو احتیادە هیچ کێشەیە دروست نەبووە. دێ احتیادی ئەو ئەشیان نەدێ هەموو ئەوەی داد بەردەوام دێ. بەردەوامە بەنسبەت بازەکە. ئەی نرخیان؟ وڵە نرخەوە بزانم نەگۆڕ ئەوڵای کەمێک تۆزۆکەی ئەوە بووە بەژوا بزانم ئەوانەی دێنن بەرە بەسەریان خستیە بزانم لە سەیتەرەوە شتە هیچ ئەوەیە نەبوو زیاد نەکرا بەس لێرە بەرەک وەکو برەی خۆی دەرێکە شەڕ بوو حتمەن قەیران دروستەر دەبی بەس تاسیری نەکردێت تا ئێستا. ئەمە قسەی بەشێک لە بەقاڵەکان و خاوەنی دوکانەکانی نێو گومرگی سەوزۆمی هەولێرە کاتژمێر نزیکی دووشەوە ژیان زۆر ئاسایە و هاوڵاتیان و بەقاڵەکان دێنە گومرگ و پێداویستی ڕۆژانەی خۆیان دەکڕن.